ئێو کەسێک کە دینداریت پیاوی یا ئافرەتی مزگێنی بێ بۆ تۆ دڵخۆش بە خەمبار مەبە لەوەی کە بێدینەکان منافقەکان بەکرێگیراوەکانی بێدینەکان گاڵتە بە دین و مقدسات و پیرۆزەکانی تۆ دەکەن. هیچ خەفەت مەخۆلەوە کە تۆ دینداری بەڵام چونکە ڕۆژان ڕۆژی لە دوایە وەڵڵاهی سبەی نەیە بەیانی کە قیامەت هات و کە مردن ئەو کاتە بۆ بێدینەکان بۆ دوژمنانی ئیسلام بۆ دوژمنانی قورئان بۆ دوژمنانی باڵاپۆشی دەرئەکەوێت کێ حەقە و کێ ناحەقە. ئەلحەمدولیلا بۆ ئێمە ڕوون و ئاشکرایە. ئەوان بۆیان ڕوون دەبێتەوە کێ عاقڵە و کێ بێعەقڵە حاشا حەزری، کێ نەفامە کێ عاقڵە، چاک هەموو شتێکیان بۆ دەرەکەوێت. دەرئەکەوێت بۆ بێدینەکان بۆ منافقەکان بۆ بەکرێگیراوی بێدینەکان بۆ دژایەتیکردنی ئیسلام دەرئەکەوێت کێ عاقڵ و تێگەشتوو بۆ ئەو براوەیە کێ دواکەوتووە کێ کۆنەپەرستە. ئیسلام دینی تازەیە، بتپەرستی بێدینی هی پێش ئیسلامە. ئەبوو جەهلوان بێدین نەبوون کاتی ئیسلام هات، کەواتە ئێوە کۆنەپەرسترن لە ئێمە ئەگە باس کۆنەپەرستی بکەن. خوای گەورە دەفەرمێ ئین الذین ئەجرەموا، ئەوانەی کە مجریمن. وا نەزانین مجریم بەس پیاوکوشە، ئەوەی خەڵکی کوشت مجریمن ناخێر. لە قورئانە چەندەها کەسێ بە مجریم ناوی دەبرێت لەوانەیە مریشکێکی سەر نەبڕی بێ. ئەوانەی کە مجریم و تاوانبارن كانوا من الذين آمنوا يضحكون، گاڵتە بە ئیمانداران دەکرد لە دنیادا، گاڵتەیان بە ئیمانداران دەکرد، گاڵتەیان بە باڵاپۆشی دەکرد، گاڵتەیان بە ڕیش دەکرد، گاڵتەیان بە نوێژ دەکرد، گاڵتەیان بە ڕۆژوو دەکرد، گاڵتەیان بە قورئان و ئیسلام دەکرد. مجریمن ئەوانە. خوای گەورە دەفەرمێ مجریمەکان بە ئیماندارەکان پێ دەکەنن، گاڵتەیان پێ دەکەن. کاتێ دەیان کوژن، کاتی ئازاریان ئەدەن، کاتی زڵمیان لێ ئەکەن، گاڵتەیان پێ ئەکەن و پێیان پێ ئەکەنن. ئەمڕۆ دەبینن جوولەکەکان و وڵاتە بەناو زلهێزەکان ئێمە دەکوژن و تەعزیبمان دەدەن و پێشمان پێ دەکەنن. بەڵام ئەمە ڕۆژێک دێت بیلعەکس دەبێتەوە، پێچەوانە دەبێتەوە. خوای گەورە دەفەرمێ وئیذا مەڕوا بهم یەتەغامەزون، کاتێک کە بەلای ئیماندارە دەڕۆن گاڵتەیان پێ دەکەن، تانەوتە شەریان لێ ئەدەن. تەماشا دەکەی بە دواکەوتوویان دەزانن، بە کۆنەپەرستیان دەزانن، حاشازی موسڵمانان بە گەمژە و بێعەقڵ دەزانن، گاڵتەیان پێ ئەکەن. ئەمڕۆ دەبینی گاڵتە بە ئیسلام دەکرێت و پێشتریش کراوە و بەردەوامیش دەبێت. بەڵام ڕۆژێک دێت خوای گەورە دەفەرمێ ئەم گاڵتەکردنەی بێدینەکان بەکرێگیرا و کلکەکانیشیان ئەمە بەردەوام نابێ. فاليوم الذين آمنوا من الكفار يضحكون، ڕۆژێک دێت ئەوانەی گاڵتەیان بە ئیسلام کردووە تۆبەیان نەکردووە لەسەری مردوونە، ڕۆژێک دێت شتەکە پێچەوانە دەبێتەوە، ئیمانداران بەوان پێ دەکەنن، لەناو جەهەنەما دوژمنانی ئیسلام تەعزیب ئەدرێن، هاوار ئەکەن، ئەگرین، شیوەن ئەکەن. ئەمجا ئیمانداران لە بەهەشتەوە تەماشایان دەکەن. بۆیە ڕۆژان ڕۆژی لە دوایە. ئەمڕۆ گاڵتە بە ئێمە بکەن، گاڵتە بە دینەکەمان بکەن، ڕۆژێک دێت بە نەسی قورئان بە دەقی قورئان ئێمە گاڵتە بە ئێوە دەکەین. ئێوە دەبین لە عەزابدا دەڵێن خوایگیان ئەو بێدینانەی کە گاڵتەیان بەم ئیسلامە کرد پیشانماندن. هەمویان دەبینی چۆن ئەمڕۆ لە تەلەڤیزۆنێک لە شوێنێکا سەیری ڤیدۆیەک دەکەی ئاوا کافرەکان دەبینی دەتوانی قسەیشیان لەگەڵا بکەی بەڵێ ئەوە پاداشتی ئەو هەموو تاوانەی کە لە دنیادا کردن. گاڵتەدان بە ئیسلام کرد بیچێژن، گاڵتەدان بە باڵاپۆشی کرد بیچێژن. باڵاپۆشی حیجاب دروشمێکی گەورەی ئیسلامە. داعشیش دروستکراوی وڵاتە ئەجنەبیەکان و غەربەکانە، ئیسلام نییە، دروستکراوی ئەوانە. خۆیان دەڵێن ئێمە دروستمان کردووە. ئیسلام بەریە لەوان، ئاگاداری و خاڵە بین. بۆیە بێگومان بن لەوەی ڕۆژێک دێت ئێمە ئینشاڵڵا گاڵتە بەوان دەکەین بە ئیزنی خوا، بەس بچینە باشتە و گاڵتەیان پێ دەکەین. تەواو هەر گاڵتەمان پێ بکەن سەری ئێمەش دێت.
والله ئەی ئەو کەسێک کە ئیماندار و متەدەینی دینداری ژنی یا پیاوی کچ یا کوڕی والله تۆ بەڕێزترین دروستکراوی خۆی مادەم ئیماندار بیت دڵخۆش بە دڵخۆش بە لای خوا بەڕێزی با لای بێدینێک ڕێزت نەبێ گرنگ ئەوەیە لای خوا بەڕێزبی چونکە گەڕانەوەی من و بێدینەکەیش هەر بە لای خوایە من و تۆ بێدینێکیش هەر دەگەڕێنەوە بە لای خوا بۆیە وەڵاهی تۆ لای خوا زۆر بەڕێزی بەهۆی ئیمانەکەتەوە خوای گەورە ئەو ڕێزەی بە تۆ بەخشیوە ئیمانداری سپاسی خوا بکە دوعای خێریش بکە بۆ کەسانەی کە خوا هیدایەتی نەداون خوا هیدایەتیان بدات خوای گەورە دەفەرمێ ئەمە ئاەتی قورئانە سوورەتی بەیینە إن الذين كفروا من أهل الكتاب والمشركين في نار جهنم خالدين فيها أو كساني ككافر بباورن لقاور جولك كان والمشركين أهل الكتاب قاور جولك مشركين أواني غير قاور جولك بيدين كان ملحد كان علمانية كان وانيك بيدين قالت بإسلام دكن أوانا خواهي قرد فرمي أوانا أهل آقرن في نار جهنم بحتاتا إلى جهنم دادمي النوا أولئك هم شر البرية شر البرية أوانا خرابترين دروسكراوي خوان دروسكراوي خوا خرابترين دروسكراوي خوا بيدين كان أوانا قالت بإسلام دكن قالت بپۆشاکێک دەکەن گاڵتە بە جلوبەرگێک دەکەن کە هی نەنک و دایکیانە کە هی ئیسلام و پێشتریش هەبووە بڕسەی ڤیدۆکۆنەکان بکە هی وڵاتە ئەجنەبیەکان و وڵاتە غەربیەکان بکە هی 100 ساڵ لەمەوە پێش ئافرەتەکانیان هەمووی پۆشتەیە ڕاستەکەی دیندار نەبوون بەڵام ئەو کاتە ئەم پۆشتەیە هەر هەبووە پێشتر بەڵام تازە ئەم بێ پۆشتەیە پەیا بووە ئەمە کۆنەپەرستی نییە کە ئینسان خۆی داپۆشێ لەبەر خاتری خوای پەروەردگار بۆیە خوای گەورە دەفەرمێ ئەوانە خراپترین دروستکراوی خوان ئەوانەی کە کافرن بەم ئیسلامە پیرۆز بەڵام دەفەرمێ ئەوەشی ئیماندارە ئولائیکە هم خەیر البەریە الحەمد لله ئەوانەشی ئیماندارن لەگەڵ ئیمانەکەیە چاکەش دەکات چاکەکارە ئیمانی هەیە و نوێژ دەکات ئیمانی هەیە ڕۆژوو دەگری ئیمانی هەیە زەکات دەرەکات ئیمانی هەیە حەج و عومرە دەکات ئیمانی هەیە و بهمو إسلام بهمو ركنكاني إسلام ركنكاني إيمان أو أنا أولئك هم خير البرية باشترين دروسكاوي إخوان الحمد لله توي إيمان دار الخوش با باشترين دروسكاوي إخواي أوشي قالت بد إسلامك وبدينك تودك خرابترين دروسكاوي إخوايا بدقي قرآن خوادا فرمي خرابترين دروسكاوي من بدينك كانن باشترين دروسكاوي من إيمان دارانن الحمد لله ئیمانداری کەواتە دڵخۆش ڕۆژێک دێت بێدینەکانیش پەشیمان دەبنەوە بەڵام قیمەتی نییە وەڵاهی خۆشەویستان ئێوە کەسانی کە دیندارن برا بە ڕێزەکان و خوشکە بە ڕێزەکانم دینداری دەکەن خۆتان داپۆشیوە لەبەر خاتری خوا نوێژ دەکەن شەرعی خوا جێبەجێ دەکەن دڵخۆش بن وەڵاهی مستەقبەل و پاشە ڕۆژی تۆ باشە تۆ براوەی ئەوەی کە بیلعکسی تۆیە و بە پێچەوانەی تۆوە هەڵسو کەوتەکە و دژی دینەکەی تۆیە دۆڕاوە پاشە ڕۆژی دۆڕاوە قیامەتی دۆڕاوە هەمووی پڕە لە بەدبەختی و نەهامەتی بۆیە تەماشا دەکەی خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ ئەوانەی کە ئەهلی ئاگرن پەنا بە خوای گەورەوانەی کە لە دۆزەخدان باجی تاوانەکانیان دەدەن بانگی جێ دەکەن بانگی ئەهلی بەهەشت دەکەن بانگی ئیمانداران واتە بێدینەکان خراپەکارەکان بانگی کێ دەکەن بانگی ئیمانداران دەکەن و ئەهلی بەهەشت دەکەن خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبوڵ بکات دەڵێن چی ئەن ئەفیض عەلەینا من الماء ئەو مما ڕەزەقەکم الله توخوا تۆزێ لەو ئاوە سادەی خۆتانمان بدەنێ بابی خۆینەوە چونکە بەس ئاوی کوڵاوە خۆینێمە دینمان نەبوو لە دنیادا بێ دین بووین خراپەکار بووین ئەمڕۆ خواردنەوەی ئێمە بەس ئاوی گەرمە شێم و زوخا و جەراحەت دەخۆین تۆزێ لەو ئاوەی خۆتانمان بەسەرا بکەن تۆزێ ئاومان بدەنێ بیخۆین یا لەو خواردنەی کە خوا بە ئێوەی بەخشی و ئاهلی بەهەشت پێمان بدەن
قالوا إن الله حرمهما على الكافرين بيان دوتري خواردن و خواردنەوەی ئالی بەهەشت حرامە لەسەر هەموو بێدینێک بۆیە ڕۆژێک دێت بێدینەکە لە تۆ دەپاڕێتەوە لەوەی قومیە ئاوی بدەیتێ ئەوە زەلیلیە ئەوە دۆڕاویە ئەوە بەدبەختیە ئەوە بێعەقلیە حاشا لەو ڕیبەڕێستان نەک ئینسان دیندار بێ ڕۆژێک دێت ئەو بێدینەی کە ئەمڕۆ تۆ دەکوژێ بە تۆپ و تەیارە ئەمڕۆ سوکایەتی بە دینەکە و مقدساتی ئەم ئیسلامە پیرۆزە دەکات ڕۆژێک دێت ئەو کافر و منافقانە ڕۆژێک دێت لە ناو جەهەنەما دەبن بە دڵنیایەوە سەتاسەد ئەگەر تۆبە نەکەن وەسەری بمرن لەگەڵ ئەوەشە لە تۆی بەهەشتی و لە تۆی ئیماندار دەپاڕێنەوە زەلیل و داماون تەنها داوای خواردن و خواردنەوەی لە تۆ دەکەن بەڵام لە کاتێکە بۆشیان نادرێت بۆیان جێبەجێ ناکرێت پێشیان نادرێت کەواتە دڵخۆش بە دەبینی برسێتی تینویەتی زەلیلە داماوە محتاجە بە قومێک ئاوی بەهەشت محتاجە بە پاریویەک نانی بەهەشت و خواردنی بەهەشت بەڵام پێی نادرێت هەر بڵێ تۆپ و تەیارەم هەیە هەر بڵێ بەهێزم هەر هەڕەشە لە موسڵمان بکە ڕۆژێک دێت بەخوا پێویستە بە قومی ئاوی موسڵمانێک دەبێت هەی جوولەکەی بێتین و هەی وڵاتە زلهێزەکان ڕۆژێک دێت خوا زەلیلتان دەکات لە ناو دۆزەخە ئەو لوتە بەرزەی کە ئەمڕۆ هەتانە هەی جوولەکە و هەی ترەمپ و نازانم کێ ڕۆژێک دێت خوا لوتان دەشکێنێ ئەگەر لەسەر بێدینی خۆتان بەردەوام بن و تۆبە نەکەن و نەگەڕێنەوە بەلای خوا هەر کەسێک نەگەڕێتەوە بەخوا داماو ئەبن بەخوا زەلیل ئەبن هاوشێوەکانی ئێوەش کلکەکان و منافقەکانی ئێوەش بە هەمان شێوە زەلیل دەبن ناو دۆزەخدا بۆیە موسڵمان دڵخۆش بە الحەمدلله دینداری خوشکە بەڕێزەکەم لەچکەکەت و باڵاپۆشەکەت فڕێ مەدە ڕۆژێک دێت ئەو زەلیلانەی کە بە تۆ دەڵێن دواکەوت و خۆیان دواکەوت و دەرەچن خۆیان داماو دەبن تۆ براوە دەبی بە ئیسمی خوای گەورە یا ڕەبی خوا لەسەر دینداری بەردەوامان کەی ئاخرمان بەخێر بکێڕی ئامین 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 الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه والله غير إيمان دار غير مسلمان غير باوردار همو مروف دوراوه خواه قرده فميه والعصر إن الإنسان لفي خسر همو مروفكان دوراون همو مروفكان خسارة مندن إلا أو نبي إيمان دار إلا الذين آمنوا وعملوا الصالحات كواتا غير إيمان دار دوراوه ئەوەی گاڵتە بە ئیسلام دەکات دۆڕاوە ئەوەی گاڵتە بە باڵاپۆشی دەکات دۆڕاوە ئەوەی گاڵتە بە نوێژ و عیبادەت و قورئان دەکات دۆڕاوە لەفی خوسر دۆڕاون گشتیان بەس ئیمانداری باتەوە الحەمدولله بەردەوام بەرەسەر دینداری تۆ براوەی ئەوەی کە باوەڕی بە تۆ نیە و گاڵتە بە تۆ دەکات دۆڕاوە بەدبەختە سپاسی خوا بکە خوا هیدایەتی تۆی داوە ئەوە نیعمەتێکی گەورەی خوا ئەم ئیسلامە کە زۆر لای خوا خۆشەویستە بە تۆی بەخشیوە سپاسی خوا بکە لەسەری الحەمدولله کە بێدین نیت ئەوان شانازی بە بێدینی خۆیانەوە دەکەن شانازی بەوە دەکەن لە چک فرێدەن و گاڵتە بە ئیسلام بکەن تۆ پێت عیبە لە چک بدەی بەسەر تا خوشکی بەڕێزم برای بەڕێزم پێت عیبە نوێژ بکەی دینداری بکەی پێت عیب نەبێ ئەو دژمنی خوای پێ عیب دێت تۆ بۆ پێت عیبە کەواتە ڕۆژێک دێت خەسارەمەندی ئەوان ڕوون و ئاشکرا دەبێت بۆیە کافرەکان دەڵێن خوای گەورە لە قورئانە دەفەرمێ فلو أن لنا كرة فنكون من المؤمنين دشلين أو تقول حين ترى العذاب لو أن لي كرة فأكون من المحسنين خوای گەورە دو ئاەتا دەفەرمێ کافرەکان کاتێک عەذابی خوا دەبینن سزای خوا دەبینن تۆڵەی خوا دەبینن لەبەر ئەوەی کە باجی بێدینەکەیان ئەدەن ئەو کاتە دەڵێن ئەگەر بگەڕێنەوە بۆ دنیا یەک جارێکی تر بگەڕێنەوە ئیماندار دەبین چاکەکار دەبین ئیماندار دەبین و چاکەکاریش دەبین بەڵام گەڕانەوە نییە بۆیە بەخوای گەورە هەموو بێدینێک هەموو منافقێک هەموو کەسێک گاڵتەی بەم ئیسلامەگرێ بڕاتە ناو ئاگرەوە هەمووی پەشیمانە لەوەی کە دیندار نەبوو خوای گەورە دەفەرمێ کەواتە با ئیماندار بین و چاکەمان هەبێ بۆی خەسارەتمەند و دۆڕاو نەبین واللهی تۆی دیندار
تۆی خواپەرست دڵخۆش بە و خەمبار مەبە، چونکە ڕۆژێک دێت بە تەواوی دەرئەکەوێت کێ دۆڕاوە کێ دواکەوتووە و کێش براوە و پێشکەوتووە، کێ مسەقەفە ڕۆشنبیرە کێش نەفام و نەزانە. جوان جوان هەموو شتێک ڕوون دەبێتەوە. تەماشا دەکەی لە قورئانی پیرۆزە خوای گەورە دەفەرمێ وەقالوا ما لنا لا نرى رجالا. کافرەکان منافقەکان ئەوانەی کە هاوتە بە ئیسلام دەکەن و چاویان بە ئیسلامدا هەڵنایە. ئەخر بە چی عەقڵێکەوە تۆ دەڕۆی ناو کۆمەڵگایەکی موسڵمانە گاڵتە بە ئیسلام دەکەی، گاڵتە بە پیرۆزەکانی ئیسلام دەکەی، تەنها لای خوا پاشان لای خەڵکی خۆت ناشرین دەکەی، خۆت ڕسوا دەکەی، هیچ سوودێک وەرناگری. ئەوەشی دیفاع لەوانە بکە لەوان زەلیتر و ڕسواترە، لەوانیش بێدینترە ئەگەر دەستخۆشیان لێ بکات بەڵێ ئیشێ باشیان کردووە. ئیسلام شتێکە و تیرۆرست شتێکی ترە. ئیسلام بەریە لەو شتانە. خاڵێکەیە سەیرەکەی لە خەلافەتی ئیسلامدا کە هاتووە لە سەردەمی سەحابە و تابعین و کێوکێ ئەم هەموو سەحابە هاتن لە شاری لە وڵاتی میسر کۆمەڵێک بتی زۆر هەیە دەبینین، پەیکەری زۆر هەیە. باشە خۆ سەحابە لەوێ، سەحابەکان لەوێ دەسەڵاتدار بوون، تابعینەکان و پیاوچاکان لەوێ دەسەڵات بتێکیان شکان لەیانزانی زەرەرەکەی زیاترە کێشە دروستە بێت. ئیسلام دینێکی پاک و پیرۆزە، سوکایەتی بە خەڵکی ناکات. مەسمان نیە بتپەرستی، مەسمان ئەوەیە ئەم بتانە هەتا ئێستاش ماون. بەڵام تیرۆرستەکان ژن و مناڵ و هەموو شتێکیانە ناوبرد بۆی ئیسلام ناشرین کرد. کەواتە ئاگاداری خۆت بە. کافرەکان منافقەکان بێدینەکان لە ناو جەهەنەمدا دەڵێن ئێمە کۆمەڵە پیا و ئافرەتێک هەیە ئەوان نابینین لە جەهەنەمە نایانبینین. لا نرى رجالا كنا نعده من الأشرار. باش ئێمە کۆمەڵە کەسێک هەبوو لە دنیادا پێمانەوتن بێعەقڵ گەمژەن نەفام نەزان دواکەوتوو نازانم چی. ئێستا ئەوانە لە ناو ئاگردا گەر خۆمانان نابینین. مەمەستیان مسلمانان بوو، باوەڕداران. ئێ لە بەهەشتایە باوەڕدار، لای تۆ چیەکە؟ لای تۆی خوانە ناس چیەکە لە جەهەنەمە؟ بۆ ئەوانە نابینین کە لە دنیادا گاڵتەمان پێیان نەکرد، گاڵتەمان بە نوێژەکانیان و بە پاڵاپۆشەکەیان و بە دینەکەیان دەکرد. بۆ لەگەڵ خۆمانە لە جەهەنەمە ئەوانە نابین لە کاتێکە ئێمە ئەوانەمان بە گەمژە و بێعەقڵ زانی. حاشا لە ڕووی موسڵمان. بۆیە دەڵێن اتخذناهم سخريا. ئێمە لە دنیادا گاڵتەمان پێیان نەکرد، باشە بۆ لەگەڵ ئێمە لە جەهەنەمە دیار نین. ئەم زاغت عنهم الأبصار. بەخوا لەوانەیشە ئێمە نایانبین لەگەڵ ئێمەدا بن، چونکە ئەوان لە ئێمە خراپتر بوون. مەمەستیان باوەڕدارانە. ئێمە لەوان عاقڵتر بووین، ئێمە لەوان پێشکەوتووتر بووین، لەوان بەهێزتر بووین. ئێستا بۆ ئیماندارانکان نابینین؟ بەخوا دیارە بەرچاومان تاریک و لێڵ بووە نایانبینی، بەس لەگەڵ ئێمەدا. ئێمە لە جەهەنەما بین، ئەوانەوە لە پێشتر لە جەهەنەما بن، بەڵام نازان شتەکەوان نییە. کەواتە ڕۆژێک دێت ئەو بێ باوەڕانە لە ناو جەهەنەمە بە دوای تۆ ئاگەڕێن، بەڵام تۆ لە بەهەشتایی. تۆ براوەی خەفەتە خۆناڵێن باشە بۆ ئەمانە نابینین ئێمە. ئێخۆ ئەمانە لە پێش ئێمە و با بڕۆشنە جەهەنەمەوە. ئەوش تەعزیبێکی نەفسی خوایە ئەیدا بەوان. گاڵتە بە باوەڕدار دەکەن، بە باوەڕدار، بەڵام ڕۆژێک دێت بە دوای باوەڕدارە ئەگەڕێن بە ئیزنی خوا لە دۆزەخە چاویان پێیان ناکەوێت، چونکە براون و لە بەهەشتان. ئەوە سەرنجامەکەی. بۆی ئیمامی مجاهید دەفەرمێ کافرەکان ئەبوو جەهل، هاوشێوەی ئەبوو جەهل لە ناو جەهەنەمە ئەڵێ باشە کوا سوهەیبی ڕۆمی، باشە کوا عەماری کوڕی یاسر، باشە خەبابی کوڕی ئەڕەت کوا، بیلالی حەبەشی کوا. ئەمانە لای ئێمە زۆر ناشرین و سوک بوون، حاشا لە ڕووی ئەوان. ئەمانە لای ئێمە زۆر نەفام و نەزان بوون. ئەبوو جەهل ئەڵێ بۆ نایانبینیم لە جەهەنەمە. ئی باش ئەمانە لێمانەدان، تەعزیبمانەدان، ئەمان کوشتن، ئێستا بۆ دیار نین. ئەوە سەرنجامی کافرەکانە، ئەوە سەرنجامی بێدینەکەی تۆیە، ئەوە سەرنجامی سوکایەتیکردنەکەی تۆیە بە ئیسلام و بە دینی ئیسلام. ئەبێ خوا لە ناو جەهەنەمە لوتت بشکێنێ. بۆیە خۆشەویستان دڵنیابن تۆی دیندار، تۆی خاوەن ئیمان کە باوەڕت بەخوا و بە ڕۆژی قیامەت و بە هەموو شتێکی لە ئیسلام داهات بێ. واللهی تەنها ئەگوێنم حەدیثی پێغەمبەری خوا بڵێ صلی الله علیه وسلم. حەدیثێکی صحیح داتووە،
خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم مشریکەکان و بێدینەکان و کافرەکان ئەوانەی دژمنی خوا بوون بەو ئیماندارانە دەڵێن کە چوونەتە ناو ئاگرەوە بەهۆی قەتڵەوە بەهۆی زیناوە بەهۆی نوێژنەکردنەوە هەر تاوانێک کردویان بەڵام ئیماندارن مسلمانن بەڵام بەهۆی خەمسادی و ئیمان زەعیفە و کۆمەڵە تاوانێن ئەنجامدا و مستحەقی ئاگری کردوونە ئەو کافرانە ئەو بێدینانە بە مسلمانەکان دەڵێن کە لە ناو جەهەنەمدان بێگومان بەپێی قورئان و حەدیث مادەم مسلمان بی هەرچەندە لە جەهەنەما بە ئینسان دەرەچێت بەس بۆ مەرجە شەریک بۆ خوا بڕیارنەتی خوا بە تاک و تەنها پەرستی باوەڕە بە داروبەرد و قەبر و شت نەبێت هیچ شتێک کافرەکان دەڵێن بە مسلمانان دەڵێن باشە ئێوە لە دنیادا نەتانوت ئێمە خۆشەویستی خواین ئێمە ئیماندارین ئەی ئێستا بۆ لەگەڵ ئێمەدا لە جەهەنەمان ئەوە تا ئیسلامەتیەکەی ئێوە سوودی بە ئێوە نەگەیان کافرەکان هەڵێن ئێوەتان مسلمانین بەڵام ئەو مسلمان بوونە هیچ سوودێکی بە ئێوە نەگەیان ئەوە تا لەگەڵ ئێمەدا جەهەنەمان ئێمە لە جەهەنەمان ئێوەش لە جەهەنەمان کافرەکان بە باوەڕداران واڵێن ئەوانەی کە لە دۆزەخان پەنا بەخوای گەورە کاتێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە ئەم قسە دەبیستەی لە کافرەکان کە دەڵێن ئیسلامەتیەکەی ئێوە سوودی بە ئێوە نەگەیاند چونکە لەگەڵ ئێمەدا لە دۆزەخدان خوای گەورە دەفەرمێ ئەوە ئیزنمدا شەفاعەت بکرێ بۆ کەسانی کە لە جەهەنەمدان و مسلمانن تاوانبارن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مەلایکەکانی خوا شەفاعەتەکەن بۆ ئیمانداران لە جەهەنەم دەریان دەکەن پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ شەفاعەتەکەن ئیمانداران شەفاعەتەکەن ئەمجا بە ئیزنی خوا دەفەرمێت لە ئاگری دۆزەخ دەریانەکەن باوەڕداران دەرەکەن ئەمجا کافرەکان ئەوەنەی تر بێتاقەتە بن ئەو کاتە بۆیان دەرەکەوی ئیسلامەتەکەیان سوودی پێیان گەیان ئەو تا لە جەهەنەم دەریانی کرد بەڵام ئەمان بێدین بوون بێدینەکەیان سوودی پێیان نەگەیان بۆیە کاتێککە لە جەهەنەم دەرەکرێن باوەڕداران بەهۆی شەفاعەتی مەلایکە و پێغەمبەران و پیاوچاکانەوە سەلامی خوایان لەسەر بێ دەڵێن یا لەیتەنا کونا مثلهم کافرەکان لوت بەرزەکان دەڵێن خۆزگایە ئێمەش وەکو مسلمانان بووینایە خۆزگایە باوەڕدار بووینایە خۆزگایە بێدین نەبووینایە خۆزگایە لە دنیادا بە شایەتمانە بمردینایە بۆ ئەوەی ئێمەش وەکو ئەوان لە جەهەنەم دەرکراینایە هیچ هیوایەکمان نەماوە بۆ دەرکردن چونکە مسلمان بووین کەواتە برای بەڕێزم خوشکی بەڕێزم دڵخۆش بە خەمبار مەبە گاڵتە بە ئیسلام کراوە و هەر پێشی دەکرێت پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کوژراون شەهید کراون سوکایەتیان پێ کراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکان ئەوە هەمومان دەزانین چیان پێ کراوە بۆیە ئیسلام دژمنی زۆرە بەڵام ڕۆژێک دێ خوا لوتی هەمویان دەشکێنێ هەم لە دنیا هەم لە قیامەتیش ئەوە قیامەتەکە سەد لوتیان شکاوە و نەفەسی خۆشیتیان نییە لە دنیاشا بە بخوای ماوەیە زوڵم بکەن شەهیدەکان و کوژراوەکانی ئێمە ئەوان دەمان کوژن بۆ بەهەشتا هی ئەوانیش بۆ دۆزەخ منەتیان نەبێ ئەوەی کە خوا لێی خۆش بێ و بکوژرێ کافر بیکوژێ براوەیە بەخوا نەجاتی بۆ لەم دنیایە بەس ئەوان کە ئەکوژرێن و یاخود بەم شێوەیە دەمرن ئەوە قیامەتیان سەختە بۆیە دڵخۆش بن بە دینداری بێدینەکانیش تەنها لە دنیا و قیامەت بەشیان شەرمەزاری و ڕوڕەشی و زەلیلی و داماوی هیچ لێتر نییە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خويا الشفاء نخوشكان من بدي بتايبتي وأنا داوي دعاء خير عن كدوه يا ربي خويا هيمني وآرامي وڵات من بپارێسی خوایان داوات لێکە نێت ئەپاڕینەوە خوایان لە کێشە و برد دەرد و بەڵا بە دوورمان کەی خوایان مسلمانانی غەزە سەرکەوتوکەی خوایان جوولەکە وڵاتە زلهێزەکان زەلیل و داماو بکەی خوای لوتیان بشکێنی خوایە قووەتیان بشکێنی یا ربی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی لەسەر ئەم ئیسلامە جوانە بمان ژیان و بمان مرێنە آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين